جێداخە کە لە ڕووداوێکی وا پێشمەرگەی کوردستان دەستدرێژی دەکرێتە سەر پێشمەرگە قودسیەتی خۆی هەیە پێشمەرگە جێگەی ڕێزی هەموو تاچێکە و پەکەکە خۆی بەیانیش بڵاو کردەوە کە گوتیەتی بەبێ ئاگاداری ئەوان هێزی پێشمەرگە جوولەی پێکرایە و تەقەیان لە پێشمەرگە کردیە. لە ڕاستیدا پێشمەرگەی هەرێمی کوردستانەوە لە خانەقین تا زاخۆ بۆی هەیە بە هەموو ناوچەکانی کوردستاندا بگەڕێ و ئەرێخێرە لە کاتێک کە لە ناوچەکانی سنوور هەبوونی پێشمەرگە بوونی نییە و گلەیی دەکرێت کە پێشمەرگە یاخود حکوومەت نەیتوانی ئەمن و ئاسایش لەو ناوچانە بپارێزە لە کاتێک کە پێشمەرگە دەچێت ئەمن و ئاسایش لەو ناوچانە بەرقەرار بکاتن دەبێتە مای گلەیی یاخود دەبێتە مای دەستدرێژی. و سێ جەنازەی پەکەکەش لە مەیدانی شەڕ چونکە دوای ئەو ڕووداوە تەقا بەرامبەر یەک بەردەوام بووە جگە لە شەهید بوونی 5 پێشمەرگە سێ جەنازەی پەکەکەش لە مەیدانی ڕووداوەکە بەجێمایە و کەنەکەش کە ئاماژەتان بە کەنەکەدا بەداخەوە کەنەکە بوویتە ئالەتێک لە دەستی پەکەکە و خۆیان لە سەرەتای بەیانەکەیان دەڵێن هێزی پێشمەرگە بۆ هەر مەرامێک جوولەی پێکراوی جێی پرسیارە چۆن ئەو مافە بە خۆیان دەدەن کە ئەو پرسیارە بکەن ئایا پێشمەرگە مافی هەیە لە هەرێمی کوردستان جوولە بکەیاننا و یاخود بەبێ ئاگاداری و ڕەزامەندی پێکەکە چوویتە ناو ئەو ناوچانە. ئێرە هەرێمی کوردستانی عێراقە قوارەی سیاسیەکی تایبەتی خۆی هەیە لە هەرێمی کوردستانی عێراق بەشێک لە عێراقا و پەکەکە هاتیە خۆی فەرز کردێ لە سەساحەی سیاسی و عسکەری و هەولیدای ئەو ناوچانە بکاتە پاوانخوازی بکاتن بۆیە ئەوە پەکەکەیە کە دەستدرێژی دەکات ئەوە پەکەیە کە هیچ ڕێنمایی و هەموو بنەماکانی ڕێزگرتن لە قوارەی هەرێمی کوردستان پێشیل دەکاتن. کەواتە پێشمەرگە پێشوەختە هیچ ئەماهەنگیەک نەبووە لە نێوان هێزەکانی پێشمەرگە و پەکەکەدا بەوەی کە پێشمەرگە دەچێتە ئەو ناوچانە جا بە هەر مەبەستێک بێت؟ پێشمەرگە پێویستی بە وەرگرتنی مۆڵەت لە پەکەکە و لە هیچ لایەنێک نییە. ئێرە وەکو گوتم پێشمەرگە ئەرچی پاراستنی هەرێمی کوردستانە لە هەموو سوچێکە لە ناوچە چیاییەکان و لە ناوچەکانی تریش بۆیە شتێکی خەندە ئامێزە یعنی بەڕاستی کە ئەو شتە تەڕح بکرێت پێویستە پێشمەرگە پێشوەخت ئیجازە لە پەکەکە وەرگیری بچێتە ئەو ناوچانە یا پەکەکە خۆی فەرز کاتن دەبێ ئێمە لێرەینەوە نابی ئێوە بێنە ئەو ناوچانە بە چه ئیجازەیەک بە چه قانونێک بە چه عورفێک پەکەکە هەمووان باس لەوە دەکەن ینی دەڵێن ئەو ناوچانە ناوچەی شەڕ و ڕوبەڕووبوونەوەی نێوان پەکەکە و سوپای تورکیا کە ئێستا لەو ناوچانەدەوە لە ماوەی ڕابردووجا چەندین جار لەو سنوورانە بردومانی کراوە لەلایەن سوپای تورکیاوە. پێشمەرگە هیچ هەماهەنگێکی پێشوەختەی نەبووە بۆەوەی کە دەچێتە ئەو ناوچانە و لە کاتێکدا کە ئەمانە ناوچەی شەڕن خۆی لە ئەساسدا بۆەوەی کە ئەو ناوچانە نەبنە ناوچەی شەڕ مەبەستەکە لەوەیە کە هێزی پێشمەرگە لەو ناوچانە جێگیر بکرێتە نەک پەکەکە چونکە پەکەکە هۆکاری سەرەکیە لە بۆ لەشکرکێشی تورکیا وەوە لە 92 تا ئێستا بە بەردەوامی ئەو سیناریۆیە دەبینین. نەمانی پەکەکە لەو ناوچانە بەلایەن کەمەوە بە شێوە فەرمیەکەی کە ئێستا تورکیا وەکو بەهانەك لە دەستیتی مەبەستی ئەوەیە کە پەکەکە لەو ناوچانە نەبێ لەبەرەوەی جێگیرکردنی پێشمەرگە و گەڕانەوەی خەڵک لە بۆ دەڤەرەکانی خۆیان ئەرکەچی سەرشانی حکوومەتە و ئەرکەچی ئەخلاقی هەموو لایەکە کە ئەو خەڵکە بتوانێت بستەوە جێی خۆی و بتوانێت بە ئازادی و بە ئیستقرار بژیتن و بۆ ئەمەش پێویستی بە ڕەزامەندی پەکەکە یاخود هیچ لایەنێک ناکاتن. ئەوەی کە جێی پرسیارە ینی لێرەدا پێشمەرگە بۆچی چوونەتە ئەو ناوچانە کاکسەفین وەکو حکوومەتی هەرێمی کوردستان چ وەڵامێکتان هەیە بۆ پرسیارانە؟ وڵا پرسیارەکەت لە جێی خۆی نییە ببوورە ینی پێشمەرگە بۆ نەچیتن ینی هەموو سوچێکی ئەوڵاتە پێشمەرگە لی بەرپرسە لە بۆ چەندین ساڵیانی باس لەوە دەکرێت کە پێشمەرگە لەو ناوچانە بوونی نەبووە و هیچ دەستێوەردانێکی سەربازیشی نەکردووە بە پێچەوانەوە تا 2014 پێشمەرگە تەواجودێکی بەرچاوی لەو ناوچانە هەبووە بەهۆی شەڕی داعش بەشێکی زۆر لە هێزەکانی پێشمەرگە لەو ناوچانە گوازرانەوە بۆ بەرەکانی جەنگی دژی داعش کە 1800 شەهیدماندایە 10,000 بریندارمان هەبووە لەو ماوەی ئەخیری کە ئەو لەو ماوەی کە پێشمەرگە لەو ناوچانە نەمان پەکەکە ئیستیقلالی کردوە ناوچانەی داگیر کرد ئێستا کە بۆ تەمایەی
شەڕ و پێکدادان لەگە تورکیا بۆتە مایەی چۆڵکردنی گوندەکان پێشمەرگە بە ئەرکی خۆی زانی کە دووبارە بچێتەوە ئەو ناوچانەی کە لە 2014 بەجێی هێشتیا و دووبارە ئەمن و استقرار بگەڕێتەوە ناوچەوە ئەو بەهانەش لە دەست تورکیا دەربێنی کە پەکەکە لەو ناوچانە نەمێنێتن و پێشمەرگە مافی خۆیتی و بە بڕیاری سەرکردایەتی بە بڕیاری وەزارەتی پێشمەرگە بە بڕیاری حکوومەت چوتە ئەو ناوچانە و پێویستی بە ئیجازە و مۆڵەت لە هیچ کەسێک نییە و پرسیارەکە دەبی لەوە بکرێتن ئەسڵەن پەکەکە ئیشی لەوێ چییە؟ بۆ دێن ئێوە پرسیار لەوە دەکەن پێشمەرگە بۆ دەچێتە ئەوێ پێشمەرگە مافی خۆیتی پێشمەرگە تاجی سەری هەموو تاکێکمانە و پێویستە ڕێزی لێ بگیرێتن و ئەو شەهیدانەی دوێنێ خینی ئەو شەهیدانە ئەوەندە کەم نییە کە ئێمە بین لێرە مناقەشە بکەین ئایا و پێشمەرگانە مافیان هەبوو بچنە ئەوێ یان نەچنەوێ دووەم ئەو ڕێگایەکی هاتوچۆی هەندێک لە هاوڵاتیۆن و گوندنشینەکانە خەبەرێک هەبووە کە ئەو شوێنە من ڕێژ کراوە ئەو تیمێکی هەندەسی پێشمەرگە نەبوونەکە بچن ڕخنەکان بەو ئاراستەیەن دەڵێن حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەنەی کە دژایەتی بوونی پەکەکە ئەکات لەو ناوچانەدا ئەوەندە دژایەتی بوونی سوپای تورکیا ناکات لەو ناوچانەدا کە ڕۆژانە خاکی هەرێمی کوردستان بردوبانەکەن. نە بە پێچەوانەوە حکوومەتی هەرێم هەڵوێستی هەبووە و زۆر جاریش پەیوەندیەکانمان گەیشتیتە ئاستێکی خراپ لە پەیوەندی و گەیشتە ئاستیەوەی کە سنووریش دابخن لە سەرمان یعنی ئێوە دیارە متابعی ئەخبارەکان ناکەن بەڵام معناوە نییە کە ئێمە دووچاری بارودۆخێک دەبی بچنی ئەلانی شەڕ لەگەڵ دراوەڵاتی ئێمە خۆمان ڕۆژانە لێرەوە هەواڵەکان بڵاوەکەینەوە. جارێت جەنابەت پرسیاری خۆت بکە هاوڵاتیان دەتوانن بە شێوازێک تر بن ئێستا تۆ پرسیار لە من دەکەی کە پێشمەرگە بۆ دەچێتە ئەوێ پێشمەرگە حەقی خۆیتی بەڵام پرسیار لەوە بکە ئایا پێکەکە بۆ لەوەیە. باشە بێگومان ئێمە هەمان پرسیاریشمان لە پەکەکە کردووە لە کاتێکا میوان بوون لێرە و پەکەکە لە باکوور بەڵێ پەکەکە لە باکوور کە ئیفلاسی کردیە نزیک 35 ساڵە شەڕی چەکداری بەرامبەر تورکیا دەکاتن یەک نەیتوان یەک بست خاچی باکوور ئازاد بکاتن و بۆتە مایەی زیاتر لە 3000 گوند وێرانکردن و ئاوارە کرد 5 میلیۆن کوردی باکوور ئاوارەی شارە گەورەکانی تورکیا بوونە لە ئەستەمبول بگرێت تا مەرسین و ئەدەنا لە ڕۆژاوا ئەو ڕۆبوونەمایی دەردەسەری و سەرئێشە لە بۆ کوردانی ڕۆژاوا و دووبەرەکیان لەوێ دروست کردیە لە ڕۆژهەڵات پەژاکیان دروست کردیە و لەوێش دیسان کۆمەڵک کێشەیەکیان دروست کردێ دەیانەوێت ئەو هەرێمەی کە بە خوێنی 100 ساڵی خەڵکی ئەو وڵاتە و پێشمەرگە و هەڵەبجە و ئەنفال و کۆچڕەوی دروستوە دەیانەوێت بێن ئەو دەستکەوتەش لێرە تێک بدەن و لە ناوی ببن و بەڕاستی ئەجندایەکیان هەیە کە کەس سەری لێ دەرناچیتن ئەو قیادانەی کە نزیک 35 ساڵە ناو ئەشکەفتەکان دەژین عقلێتی تەخەلوفیان هەیە تەحەجری کردیە پێویستە لەگە واقعی ئەوڕۆ بژین. یعنی لە وەڵامی و پرسیارەی جەنابەت کە باست لەوە کرد بۆچی پەکەکە بوونی هەیە لێرێ مەمان پرسیارمان لەوان کردووەوان لە وەڵامدا دەڵێن ئەوان خۆیان بە خاوەن ماڵ دەزانن و دەژڵێن کوردستان خاکی هەمووانە و ئەوانیش خۆیان بە کورد دەزانن بۆیە لێرە بوونیان هەیە وەڵامی ئێوە چێ بۆ قسانی ئەوان؟ ئەوە شتی عاتفیە ئەمە دەبی واقعبینانە سیاست بکەین باشە ئەو کوردانەی ڕۆژاوا چ پەیوەندیان بە هەرێمی کوردستانەوە نیە بۆ لێ ناگەڕن ئەوان لەسەر خاچی خۆیان بژین بۆ لێ ناگەڕێن پێشمەرگەی ڕۆژ بگەڕێتەوە ڕۆژ ئاوا بۆ لێ ناگەڕێن ئەوانەی کە پێشتر لە ساحەی سیاسی باکوور خەباتیان دەکرد چون یەک بە یەک قیادەکانیان اختیال دەکرد لە هەشتاکان باش ئەوانیش کورد نەبوون ئەوانیش لە بۆ کوردایەتی خەباتیان نەدەکرد. کەواتە بۆ لەمە دو حکوومەتی هەرێمی کوردستان چ سیاسەتێک پەیڕەوە کات ینی بۆ چارەسەری ئەم کێشانە و بۆ دووبارە نەبوونەوەی ئەم هێرشانەکە ئەمە یەکەم جار نییە کە لە نێوان هێزەکانی پێشمەرگە و پەکەکە داوای کە حکوومەت ئاماژەی پێدا ڕوبەڕووبوونەوە دروست بووە. خۆی بەڕاستی زۆر وازەحە ینی هەرێمی کوردستان حکوومەتێکی هەیە پەرلەمانێکی هەڵبژێردراوی هەیە خەباتێکی دوور و درێژی کرێتە گەیشت ئەو قۆناخە و ئەوە جێی ڕێز و تەقدیری کۆمەلگای نێودەوڵەتیشە نەک تەنها خەڵکی کوردستان بەڕەغمی کەم و کوڕەکانی کە هەمانە بەڵام ئەوە بە ماناناگەینی خەڵکانێکی تر بێنە سەر حازری و خۆیان وەکو بەدیل پێشکەش بکەن ناوچەی ئازادکراوی مێدیا و زاب و نازانم چی ئەو شتانە باوی نەمایە بەڕاستی ئەمە طبعاً هاوسۆزیەکی زۆرمان هەیە لەگە خوشکبراکانمان لە باکوور پێویستە ئەو کێشەیە لەوێ بە دیالۆگ چارەسەر بکرێ بەڕێی دیموکراسی و هەر بە خۆشتان ئاگادارن لە ساڵانی ڕابردوو هەرێمی کوردستان ڕۆڵێکی بەرچاوی هەبوو لە بۆ پرۆسەی ئاشتی لە تورکیا بەداخەوە سەری نەگرت
بەڵام دەرفەت لە پێشە لە داهاتوو ئەگە بێت و کەشوهوایەکی گونجاو هەبیتن دیسان ئەو پرۆسەیە دەست پێ بکاتەوە بەڵام بەمانایەوە نایێنێت و لە شوێنێک فەشەلت هینا بێنی فەشەلی خۆت بەسە خەڵکی تردا ساخکەیەوە و خۆت پاوان خوازی بکەی بڕاستی ئەوە قابلی قبول نییە حکوومەت هێرێمی کوردستان و خەڵکی کوردستان و لایەنە سیاسەکان هیچ کاتێک لایەنگیری شەڕ و پێکدادانی نێوان کورد و کورد نەبوونەوە بتەکید ئەوە سیاسەتی حکوومەت نییە و بە هەموو شێوە خۆی لێ دەپارێزێ بەڵامە تو بەرەبەیان ببینی پێشمەرگەت شەهید بکرێ و کەمینی لە بۆ دابدرێ و تەعەدا و تەحەدا لە هەرێمی کوردستان بکرێتن بتەکید هیچ حکوومەتێکەوە قبول ناکاتن. باشە کاک سەفین وەڵامی حکوومەتی هەرێمی کوردستان چی دەبێت جگە لەو ڕاگەیەندراوەی کە ئەمڕۆ بڵاو کرایەوە لە میدیاکانەوە جگە لەوە حکوومەتی هەرێمی کوردستان هیچ وەڵامدانەوەیەکی فسیۆلۆژیە خود سەربازی دەبێت بۆ ئەو هێرشە؟ هیوادارم ڕوبەڕوونەوەی سەربازی نەبیتن هەرچەندە گوتم خوێنی ئەو پێنج شەهیدەش هەرزان نییە خوێنی یەک دڵۆپە خوێنی ئەو شەهیدانە بە هەموو بە کردەوەکانی خەباتی پەکەکە ئێمە نادەین ئەوان خەباتیان لە بۆ خۆیان کردیە بە شێوازێک لە شێوەزەکان بەڵام خوێنی شەهیدی ئێمەش ئەوەندە هەرزان فرۆش ناکرێتن بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێمە هیچ کاتێک لەگە شەڕ و پێکدادان نینە و خوازیاری ئەوە نینە کە خوێنی کورد بەدەستی کورد بڕژێتن تەجروبەی ناخۆشمان لە ڕابردوو هەیە بەڵام هەموو شتێکیش سنووری خۆی هەیە و بتاکیدەوە حکوومەت و سەرکردایەتی سیاسی و پەرلەمان و هەموو لایەنەکان پێویستە مشاوەرە بکەن چونکە خوا نەخواستە هەر شتێکی نەخوازراو لە داهات و ڕوودا کاریگەری لەسەر هەموو لایەک دەبیتن بۆیە ئەوە پێویستە زیاتر قسەی لەسەر بکرێ و هەوڵ بدرێتن وەزعەکە هێور بکرێ و هەوڵ بدرێتن کە قەنەعات بە پەکەکەش بێتن دەست لەو کردارە ناڕەوانەی خۆی بینیتن کە نامەسئولیانەیە و بەو شێوەی کە ڕەفتار دەکاتن هەتا سەر لەوەی ناچێتە سەر. باشە لە ماوەی ڕابردوودا کاک مەسعود بارزانی سەرۆکی پێشووی هەرێمی کوردستان و هەروە سەرۆکی ئێستای پارتی دیموکراتی کوردستانیش لە لێدوانێکیدا شەڕی براکوژی حرام دەکات یعنی ئەو دەڵێت کە شەڕی براکوژی حرامە و ئەوان جارێکی تر شەڕی براکوژی دروست ناکەنەوە کەواتە دەکرێت بڵێن بۆ یەکلاییکردنەوەی کێشەکانی هەرێمی کوردستان و پێشمەرگە و پەکەکە هەنگاوی داهاتوو چی دەبێت؟ ئەو خاڵەیە کە پەکەکە ئیستیغلالی کردیە دەست درێژی دەکا دەبینی ڕەتفعل نییە پێشمەرگە شەهید دەکا دەبینی ڕەتفعل نییە ئیتر بەردەوام دەبیت لەسەر ئەو نەهجەی هیوادارم کە من هەڵە بم هیوادارم کە ڕووداوی تر نەبێتەوە بەڵام بەداخەوە پەکەکە ئیستیغلالی ئەو مووقیفەی سەرکردایەتی کوردستانی کردیە و هەروەکو گوتم هەموو شتێک سنووری خۆ هەیە بەڵام لەگەڵ ئەوەش حکوومەتی هەرێم هیچ کاتێک لایەنگری شەڕ و پێکدادان نییە. بەیاننامەکەی حکوومەتی هەرێمی کوردستان تا ڕادەیەک توندە و هەروەها هەر ئەم ڕۆژ پارتی دیموکراتی کوردستان ڕاگەندراوێکی لەوبارەوە بڵاو کردو کە بە هەمان شێوە بەیاننامەیەکی تا ڕادەیەک توندەوە گەوەی خوێندنەوەی بۆ دەکرێت بڵێن هەنگاوی داهاتوو بۆ چارەسەری ئەم کێشانە چی دەبن؟ یعنی ئەو مافە بە حکوومەت نابینن ڕەوای نابینن کە بەیانێکی تون دەرکاتن لە کاتێک پێنج جەنازەی گەنجی پێشمەرگەی ئەو وڵاتەی دوێنێ بە خاکس پێدرا ئەو مافەی بەڕاوە نابین کە بەیانێکی تون دەرکاتن جێی داخەکە ئەو پرسیارە دەکەی بەڕاستی من زۆر بە شەرمەزاری دەبینم نەداوە بەیانێکیارم کردووە کاک سەفین بەدڵنیاییەوە بەیان تون دەبیتن خەڵک مافی خۆیتی کە ڕەتفعلیشی هەبیتن بەخۆ پیشاندانە بە ناڕزایی بە هەموو شتێک بیتن بەڵام دوو لە توندی تیژی شەڕ و پێکدادان بەدڵنیاییەوە ینی مافەی زۆر سروشتیە کە حکوومەت هەرێمی کوردستان پێنج پێشمەرگەی گەنجی نازدار بەدەستی پەکەکە بکوژرێتن و هیچ مووقیفەکی توندیشی نەبیتن ئەوە جێی سەر سوورمانە. زۆر باشە دەمەوێت زانیاریەکان پەیوەست بە پەیوەندەکانی ئێوە لەگەڵ وڵاتی تورکیاوە بۆ چارەسەری ئەم کێشانەی کە لە ماوەی ڕابردوودا ڕوبەڕووی هەرێمی کوردستان و خاکی هەرێمی کوردستان بوونەتەوە لە جەنابتان بەپرسەمیانی لەگەڵ تورکیا لە گفتوگۆدان پەیوەست بە چارەسەری ئەم کێشەیە یاخود ئەگەر گفتوگۆ هەیە ئەم گفتوگۆیانە بەکوێ گەیشتون؟ لە ڕاستیدا کێشەی پەکەکە کە ئەساسەن هیچ علاقی بە هەرێمی کوردستانی عێراقەوە نەبووە کێشەیەکە لە ناو تورکیاوە خوڵقایە هەروەکو گوتم ئێمە هاوسۆزین لەگە مافەڕەوەکانی خوشک و براکانمان لەوێ بەڵام ئەو سەردەمە سەردەمی شەڕ و پێکدادان نەمایە چونکە تەکنۆلۆژیای سەردەم وای کردیە کە
ئەو وڵاتانە باڵادەست بن بە هەر شێوەک تۆ جەنجی ئەو وڵاتانە بکەی ناگەیە ئامانج تەنها ماڵوێرانی و کاولکاری و کێشەت لە بۆ دەمێنێتەوە بۆیە تەنها ڕێگای دیالۆگە ڕێگای چارەسەرکردنە بە ڕێگای دیموکراسیە وەکو لە ڕابردوش هەوڵک هەبوو ومێدوارم کە لە داهاتوو ئەو هەوڵە برەخسێتەوە بەڵام دەبی کەش و هەوایەکی گونجاو هەبی ناکرێت و ڕۆژانە بچی لەو بکوژی و ئەو لە تۆ بکوژیتون و پاشان بێ دانیشی طبیعەتی ئینسان وایە ممکنە دووچاری ڕدود فعل دەبیتن بەڵام ئومێدوارین و ئەگەر هەر کارێک بە ئێمەش بکری وەکو حکوومەت هێرێمی کوردستان لە ڕوو ڕەخساندنی زمینەیە کە بتوانێت کێشەکان لە داهاتوو بە ڕێگای دیالۆ و چارەسەر بکرێ هەر چۆن لە ڕابردوو هاوکار بووینە لە داهاتوش بە هەمان شێوە بەڵام دەبێت کەشوایە گونجاو بڕخسێ سەبارەت بەو پێکدادانە بێگومان زەرمەندی یەکەم هەرێمی کوردستان هەرۆکو بینیمان بەدەیان و سەدان گوند لەو منتقانە چۆڵ کراینە و ئێستاش لا هێزال بە هەمان شێوە دار بڕینەوە لە ئارادایە ڕێگە دروستکردندایە دەست درێژیە پەلاماردانە کۆمەڵە کشت ڕوو دەداتن و لە نەتیجە خەڵکی هەرێمی کوردستان زەرمەندی یەکەمن بۆیە ئێمە پەرۆشی ئەوەینەکە ئەو وەزع هێوربیتەوە شەڕ و پێکدادان نەبیتن و پەکەکەش دام بەخۆی دابنێتن و چیتر لە ناو خاچی بەلایەکە من ناو خاچی هەرێمی کوردستان دەست درێژی نەکاتون چونکە لە نەتیجە هێرش دەکرێتەوە سەر ئەوان و لە خاچ هێرێمی کوردستانە زۆر جار دەبینی پەکەکە ئێستانە لە ڕابردوو دەچوو ئۆپەراسیۆنێکی سەربازی ناو تووچای دەکرد دەگەڕاوە مقڕاتی خۆی و لە ئەعلامی خۆیان ئەو ڕۆچوین و بە سەلامەتی گەڕاینەوە یەکسەر پەلاماری هەرێمیان دەدا خۆ ئێستا مەخمور مەسەلەن 200 کیلۆمەتر لە سنووری تورکیا دوورە باشە پەکەکە لە کامپی مەخمور کە پەناهەندەی لێ لەژێر چاودێری یوئێندانە ئیشتان چییە؟ يعني بەڕاستی ئەو هەموو جێی پرسیارە ئەو پرسیاران دەبی ئاراستی ئەوان بکرێت نەک تەنها حکوومەتی هەرێمی کوردستان گۆشەگیر بکرێتن و لەو بەیانەی کە کەنەکە بڵاوی کردبەوە بەڕاستی ناحەقی دەکرێتن بەرامبەر خەڵکی کوردستان کەواتە هیچ دەرگایەک هەیە بۆ گفتوگۆ بۆ لە مەودووە کاک سەفین بە ئاراستی چارەسەری کێشەکان گفتوگۆ هەمیشە باشترە لە شەڕ بێگومان ینی چەندین ساڵی گفتوگۆ لە 2 سعاتی شەڕ و پێکدادان باشترە چونکە شەڕ ماڵوێرانی و کارەسات لە دووخۆ دەینیتن و هیوادارین هەموو لایەک بەو تەوەجه بچن کە شەڕ و پێکدادان نەبیتن چ دەوڵەتی تورکیا بیتن چ پەکەکە بیتن بۆیە گفتوگۆ ئامرازەکە لە بۆ چارەسەرکردنی کێشەکان. سپاس بۆ سەفین دزەیی بەرپرسی فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوەی هەرێمی کوردستان کە میوان بوون لە ناوینی